لە ماوەی چەند مانگێکدا لە گەرمیان 4 حاڵەتی دزیکردنی گەورە ڕوویداوە. هەر حاڵەتێکیش بڕێکی زۆر لە پارە و بە شێوازێکی هاوشێوە لە یەک ئەنجام دراوە کە دواترینیان بردننی 158,000 دۆلار و چەند ملیۆن دینارێکی پارەی قاسەی پرۆژێکی نیشتەجێبوون بووە لەلایەن 2 کەسەوە کە کارمەندی کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە بوون. پاشەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا بە دەقیقی شەوی 2 لەسەر 3 کاتژمێر لە نێوان 8 بۆ 9 شەو لە کۆمپانیای نۆژن سیتی لە ناحیەی ڕزگاری لە کۆمپانیاکە دزیە کرا. ئەو دزیە بڕی جیاواز لە پارگە خرایە ڕوو سەرەتا سکاڵا لە پۆلیس تۆمارکە لەلایەن سکاڵاکار و خاوەن کۆمپانیاکەوە توانرا بە دواداچوونی وردوو بە تەواو بکرێت زانانی کۆ بگرێتەوە لە ڕێی کامیرەکانی چاودێریەوە چەند تۆمەتبارێک خرانە ژێر چاودێریەوە سەرنجام توانرا 2 تۆمەتباری سەرەکی لەو تاواندا دەستگیر بکرێت. لە کاتی دەستگیرکردنیاندا دواتر مەسەلەن لە کاتی لێکۆڵینەوە دانیا بە تاوانەکاندا توانرا دەست بگرێت بەسەر بڕی 15 دەفتەر و 81 گەڵادا بە زمانی بازاڕی لەگەڵ 1,500,000 دینار پارەی تەبعدا. زۆربوونی حاڵەتەکانی دزیکردن و بردننی ئەو بڕەپارە زۆرانە ترس و گومانی لای گەرمێنیەکان دروست کردووە و ڕۆژنامەنووسێکیش دزیکردنی لەو شێوانە بە باند و بە ڕۆژی نیوەڕۆ و لە ناوەندی شاردا بەکارێکی نائاسایی و مەترسیداری وەسف دەکات و دەڵێت پێویستە دەستگا ئەمنیەکان ورتر مامەڵە بکەن و چاودێری زیاتر بخرێتە سەر بازگەکانی ناوچەکانی خواروی هەرێم. گرنگترین شت ئەوەیە کە یەکەم جارە و باندانەی کە دێن لە دەرەوە دێن گومانەکرێت کە لینک و هاوکاریان هەبێت لە ناوەوە با بڵێن لینک و هاوکاریەکانیان بدۆزرێتەوە ئەمە زۆر مهمە بۆی بگەنە ئەوانیش و دووەمی شەوەیە کە بازگەکان بە شێوەیەکتون تۆڵ بکرێن کە دەرفەتی هاتنە ژوورەوەی سیارە نەبێت بە ژمارەی تەزویر بۆ مانایی کە لێکۆڵینەوە بکرێ هەر گومان لێکراوێت کە دێت گەنجن گومانیان لێکرێ سەنەوی و شاسی سیارەکانیان بەراورد بکرێ بۆ یای بزانم ڕقەمی خۆیەتی یاخود خۆی نییە. ئەمە خاڵێکی تری گرنگە. خاڵێکی تریشەوەیە کە بازگەکان زیاتر چاودێری بخرێتە سەریان و لێکۆڵینەوە و متابعی زیاتر بکرێن و دەستگاکانی یاساییش و ئەمنی و پۆلیس زیاتر چاوکراوە بن و زیاتر متابعە بکەن هەوڵ بدەن بۆی ئەو گروپانەی لە دەرەوە دێن جڵەویان کەن و دەستگیریان کەن ئەگەرنا ئەم دووسێ حاڵەتیان ئەنجام داوە ڕەنگە چەندین جاری تر بێنەوە چونکە کە فێر بوون نەگیران بێگومانشی تریشەکەن. چەند مانگێک پێش ئێستا لەلایەن باندێکی سێکەسیەوە بڕی 50 ملیۆن دینار لە ئۆتۆمبیلی هاوڵاتیەک دزراوە کە پارەی گەنم بووە و لە بانک وەریگرتووە. 2 حاڵەتی تریش بە هەمان شێواز جارێک بڕی 15 ملیۆن دینار و جاری دواتر بڕی نزیکەی 40 ملیۆن دینار کە پارەی موچەی پۆلیسی دارستانی کفری بووە دزراوە کە لە کاری هەمان بان دەچێت و بە ئۆتۆمبیلی ژمارە ساختە و لە ناوچەکانی خواروی هەرێمەوە دێنە گەرمیان و بە شێوازێکی ڕێکخرا و پلان بۆ داڕێژرا و دزیەکەیان دەکەن و گومانیش دەکرێت چاوساغی ناوخۆییان هەبێت. هاوار محەممەد، کەناڵی پەیام، گەرمیان.